خەمیسی کوڕی ڕەمسان ئەو پیاوەی نەوتی لە سعودیە دۆزیەوە لەوترێت لە بیاباندا خەمیسی کوڕی ڕەمسان هەرگیز ون نابێت چونکە جگەلەوەی هەستی شەشەمی زۆر بەهێزە لەگەڵەوەشدا خاوەنی بیر و هزرێک بووە کە هەرگیز هیچ شتێکی لە بیر نەچواتەوە تەنانەت ئەو ڕێگەی بەبیر دەهاتەوە کە لە سەردەمی لاوێتیدا پێیدا ڕۆشتە بوو ئەمە کۆمەڵک پیاهەڵدانە کە لەلایەن زانای جیۆلۆجی ئەمریکیەوە بەناوی تۆماس بالگەر بەسەر خەمیسی کوڕی ڕەمساندا وتوویەتی لە پەرتووکەکەیدا بەناوی Out in the Blue. خەمیسی کوڕی ڕەمسان لە ساڵی 1900 لە دۆڵی عەجمان لە ڕۆژاوای ئەحسا لەدایک بووە. خێزانەکەی سربەهۆزی عەجمانیەکان بوون، یەکێک بوون لە هۆزەکانی نیمچە دوورگەی عەرەب. خەمیس هەموو ژیانی لەنەو بیاباندا بەسەر برد، وێڕای ئەوەی کە خوێندەواری نەبوو، بەڵام خاوەنی لێهاتوویەکی زۆر بوو، کەسێکی سوارچاک و زیرەک بوو، کەسایەتیەکی بەهێز و ئازای هەبوو، لە هەموو ئەوانەش گرنگتر بیرێکی زۆر تیژی هەبوو. بە شێوەیەک هەموو ڕێگاکانی ناو بیابانەکەی بەبیر دەهاتەوە بەبێ ئەوەی هیچ نەخشەیەک بەکار بهێنێت. هەروەها لەبارەیەوە دەوترا کە هەستی شەشەمی زۆر بەهێزە. لە ساڵی 1934 گۆڕانکاریەکی گەورە بەسەر ژیانی خەمیس دادێت، دەبێت یەکێک لە بەناوبانگترین کەسایەتیەکان لە مێژوودا. لەو کاتەی کۆمپانیای نەوتی بەناوبانگ ستاندارد ئۆیل کۆمپانی ئۆف کالیفۆرنیا ئەستان بە ئەنجامدانی چالاکی ئەڵکۆڵین و گەڕان بە دوای نەوت لە ناوچەکانی سعودیەدا. بۆ ئەوەش کۆمپانیاکە پێویستی بە کەسێک بوو کە زۆر زیرەک بێت، بە باشی شارەزایی ناوچەکانی سعودیە و بیابانەکان بێت. بۆیە بەرپرسانی کۆمپانیاکە داوا لە میر عەبدوڵای کوڕی جەولەوی دەکەن کە کەسێکی شارەزا و باشیان بۆ دیاری بکات. ئەویش ناوبانگی خەمیسی بیستە بوو، بۆیە ئەو دیاری دەکات. دوجار خەمیس لەلایەن میرەوە بانگهێش دەکرێت بۆ ئەوەی یارمەتی کۆمپانیاکە بدات، لەگەڵ زانایەکی جیۆلۆجی دەست بەکار بێت. دوای ماوەیەکی زۆر لە کارکردن دوجار لە ساڵی 1942 خەمیس دەبێتە کارمەندی فەرمی کۆمپانیای ئارامکۆ. لەو سەردەمەدا ئارامکۆ کۆمپانیایەکی ئەمریکی بوو، دەستێکی باڵای هەبوو لە دۆزینەوەی نەوتدا، بەڵام لەو بیابانەدا هیچ کارێکیان بۆ نەدەکرا، وێڕای ئەوەی خاوەنی چەندین کەسانی شارەزا و ئامێری پێشکەوتوو بوون. ئەو شێوەیەش خەمیس کۆتا هیوایان بوو، وێڕای ئەوەی بڕوایان بەوە نەدەکرد کە توانەکانی پێش تەکنەلۆژیاکانیان بکەوێت، بەڵام خەمیس توانی بەسەر هەموو ئامێرە پێشکەوتووەکاندا سەر بکەوێت. ئەو توانی بیان گەینێتە ئەو شوێنەی کە ئەوان ماوەیەکی زۆر بە دوایدا دەگەڕان. گەڵگەیەکی نەوتی دۆزیەوە ناویان لێنە دەمام السەبعە کە لەلایەن پادشای کۆچکردوو عەبدوڵ بن عەبدولعەزیز نازناوی بەئر الخەیر واتە بیری خێری لێنرا. خەمیس لە کۆمپانیای ئارامکۆ دەمێنێتەوە. چەند ساڵێک بەر لە مردنی خەڵاتی ڕێزلێنان و بڕوانامەی پێدەبەخشێت. لە ساڵی 1995 بەوەی نەخۆشی شێرپەنجەوە کۆچی دوایی دەکات. لە دوای مردنیشی وەک ڕێزلێنانێک یەکێک لە چەڵگە نەوتیەکان کە لە ساڵی 2007 دۆزراوەتەوە دەکرێت بە ناوی خەمیسەوە. هەروەها کەشتێکی گواستنەوەی نەوتیش دەکرێت بە ناویەوە.